ئەم جارە لە دایکبوانی 2006 و 2007 دەتوانن بەشداری دەنگدان بکەن. کۆی گشتی ژمارەی دەنگدەران 21 میلیۆن کەسی تێپەڕاندووە دەتوانن لە هەڵبژاردننی عێراق دەنگ بدەن. نەبراس ئەبوو سوودا جێگری وتەبێژی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق لە لێدوانێکیدا ڕایگەیاند کۆی ژمارەی دەنگدەرانی شایستە بۆ دەنگدان کە کارتی بایۆمەتریان بۆ دەرچووە چ وەرگیراو بن یان وەرنەگیراو گەیشتوتە 21 میلیۆن و 404,291 دەنگدەر. لەم ژمارەیە 20 میلیۆن و 63,773 دەنگدەریان بۆ دەنگدانی گشتین، ئەوانەی لە دەنگدانی تایبەتیش دەنگ دەدەن کە هێزە ئەمنیەکان و زیندانیان و ئەوانی دیکە دەگرێتەوە گەیشتوتە 1 میلیۆن و 313,980 دەنگدەر. هەروەها ژمارەی دەنگدەرانی ئاوارەکان گەیشتوتە 26,538 دەنگدەر. ئەبوو سوودا ئاماژەی بەوەشدا سەبارەت بە گروپەکانی تەمەنی نوێ کە بەشداری هەڵبژاردنەکان دەکەن لە دایکبوانی ساڵی 2006 لە هەڵبژاردنەکانی ساڵی 2023 بەشداریان نەکردووە، بەڵام لەگەڵ لە دایکبوانی ساڵی 2007 بەشداری هەڵبژاردنەکانی داهاتوو دەکەن. ئەنجومەنی وەزیرانی عێراق ڕۆژی 11 تشرینی دووەمی 2025 وەک وادەی بەڕێوەچوونی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق دیاری کردووە.